دەرچوانی پۆلی 12 ئامادەی گەرخەمی چۆنیەتی هەڵبژاردننی کۆلێژ و پەیمانگاتان هەیە و دوودڵن لە چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێخەماسوودەتان دەکات. تەنها بەشداری پڕۆژەی ڕێگای زانکۆ بکەن و داهاتووی خۆتان ببیننەوە. لە ئێستای خوێندنم تەواو کرۆ خاوەنی بڕوانامەم، بەڵام هەرگیز ئەوە لایەت ناکەم کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان نەمای سەرەکی بۆ هاوکاریکردن و ڕێنماییکردن لە خوێندن. منەکو خوێندکاری پار ساڵی پۆلی 12 کە ئەلحەمدولیلا توانیم ئەو قۆناغە بە سەرکەوتوی تەواو بکەم. زۆر سوپاسی هەوڵ و کارامەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە بەهۆی ئەوانەوانێ ئەو بەشەم بۆ هاتەوە کە خواستم بوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک ساڵانی ڕابردوو دەرچوانی پۆلی 12 ئاگادارەکاتەوە ڕێکخراوەکەیان لا سەرتاسەری هەرێمی کوردستان دەرگایان واڵایە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. پڕۆژەی ڕێگای زانکۆ 10 ساڵ ئەزموونی کارکردن و خزمەتکردن بە قوتابیانی کوردستان بێ جیاوازی و لە ڕێگەی خەڵکانی پوسپۆڕ و شارەزا و بە ئەزموون با فۆرمی زانکۆلاین. ساڵانە زیاتر لە 20,000 قوتابی لە پڕۆژەی ڕێگای زانکۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئەو کۆلێژ و بەشانەیان هەڵبژاردووە کە لە خواست و توانایاندا هەبووە. خوێندکاران و قوتابیانی زانکۆ پەیمانگەکانی شایدی ڕاستی و خزمەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. ساڵی پار قۆناغی 12 تەواو کرد، گەڕام بۆ شوێنێک تا فۆرمی لێ پڕ بکەمەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستانم هەڵبژارد، ئەلحەمدولیلا لەو شوێنە ناوم هاتەوە کە خواستم لەسەری بوو. ئەو دەمەی کە پۆلی 12 تەواو کرد بۆ پڕکردنەوەی فۆرمەکەم ڕووم لە جێمتمانترین جێگا کرد کە ئەویش ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو. من خوێندکاری پەیمانگەم وەلەو بەشەم کە خۆم حەزم لێ بوو، ئەمەش بەهۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە لێرە دڵنیاترین. ڕێگای زانکۆ هەڵبژێرە بۆ ئەوەی ئامانجەکەت بپێکیت.